میوانه که هجایه عباس جبوری شروع بکاری سیاسی لبغداد گلمه بريس الجبوري دمات باش به ایدی یا خویای کو هفریکی که دجوار نوا چارچوبه هف بندی بتایبتی پیکاتا شیعیان ده هي بو فيها البجارني كواتا قالوا بارسنجا هزا شيعيان نوا برلماني عراق دا خلاصه شدي كيف سريهت تحية وتقدير لكم سلاو بيزانين بو ايوه كنال بريزكتان وبينر بريزكانتان يعني لراسيدا زور رونو اشكرايا ام دس كوتا لهالبجارنا ك 4 سال جارێک بەڕێوە دەچێت بە گوێرەی ئەوەی لە دەستور دەستنیشان کراوە بەڵام ئەمڕۆ دەبینین بە تایبەتی لە نێوماڵی شیعەدا هەروەک بەو شێوەیە ناوێنراوە یاخود پێی دەگوترێ برا گەورە لێکترازانێک هەیە لە کوتلە سیاسیەکاندا و بەیەکەوە یەکگرتوو نەبوونە لێ کوتلەدا 4 لیستی سەرەکی هەن ئەمڕۆ لە هەڵبژاردندا بەشداری دەکەن جێگای داخە ئەمڕۆ ئەو کێشانە دوای پێکهێنانی حکوومەت ڕاستە و خۆ دوای پێکهێنانی حکوومەت کێشەکان دەست پێ دەکەن چونکە پۆستی سەرۆکوەزیران ئەم پۆستە گرنگە بوونی هەیە کاریگەری هەیە هەروە ململانێ و ڕکابەری لەسەر ئەو پۆستە دەست پێ دەکەن بۆی ئەمڕۆ دەبینین هاوپەیمانیەکان هەموو کارێک دەکەن ئەوەی لە توانیاندا دەیکەن لە پێناو ئەوەی زۆرترین ژمارەی کورسی لە ئەنجومەنی نوێنەران بەدەست بێنن بۆ ئەوەی بتوانن پۆستی سەرۆک وەزیران وەرگن چونکە پۆستی سەرۆک وەزیران هەمیشە بە تەوافق بەدەست دەهێنرێت نەک بە پێوەری هەڵبژاردن بۆ نمونە حکوومەتی ئێستا ئەم حکوومەتە لە ڕەحمی چوارچێوەی هەمانگیەوە دروست بوو و بە ڕێکەوتنی هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت بە تەواوی ئەندامانیەوە دروست کرا بەڵام ئەمڕۆ دەنگێک هەیە چەندین دەنگ هەیە لە ڕاستیدا لە دژی سەرۆک وەزیرانی عێراق كواتا بريس الجبوري يعني حتى نهاد نافا شارچوبه هفبنديه كو بوست سرك وزيران بشوان لغوركو براني نافا برلمان العراق دا بحث قال نافا تنكرن بحث دهات تنكرن 20 نافا تنكرن جارا كدن بحث نوري مالكي تنكرن بحث يتر قال نافو نشان هنا بديناتا قالوا افهم ركي افهموا نافو نشانه بو سروك وزير العراق افي برسي برف شعراس تبت يعني شوف هو اليوم سيركن ئەمڕۆ ئەو ئەوانەی بیر دەکەنەوە بیر لە پۆستەکان دەکەنەوە بەر لەوەی بیر لە گەلی خۆیان بکەنەوە ئەو کەسانە دۆڕاون پێویستە سەرەتا بیر لەوە بکەینەوە چۆن خزمەتی گەل بکەین چۆن دەستکەوت بۆ ئەم گەلە بەدەستبێنین چۆن بنیاد بنین چۆن کێشەکان چارەسەر بکەین زیاتر لە 13 ملیۆن کەس لە ژێر هێڵی هەژاریدان ئەم کوتلانە ئەمڕۆ نەدەبووە لەسەر پۆستی سەرۆک وەزیران ڕکابەری بکەن بۆچی پۆستی سەرۆک وەزیران وەکو دەستکەوتێک سیر دەکرێت بۆچی نایکەی بە خزمەت گوزاری ئامانجێک بۆ خزمەت گوزاری سەرەتاش باسم کرد لە قسەکانم هەمیشە سەرۆک وەزیران بە تەوافق بەدەست دێنرێت نەخ بەدەنگ بۆچی ئەمڕۆ ئەم هاوپەیمانیانە پێکنایان لەگەڵ یەکدی دروشمی جیاواز بەرز دەکەنەوە بەڵام ئەو دروشمەی کە ون بووە دەستەبەرکردنی خزمەت گوزاریە بۆ ڕۆڵەکان لە ناوەڕاست و باشووری عێراق وێرای ئەوەی دەستکەوتەکانی ئەم ماوەی ڕابردوودا لە کارەکانی حکوومەت با بڵین لە ژێرخان و بەرەو پێشسوون لە ڕاستیدا بم دواییانە کراوە بەڵام لە ساڵانی ڕابردوودا تەواوی پێکات هاوپەیمانیەکان و کوتلەکان کە ڕکابەریان لەسەر پۆست سەرۆک وەزیران هەبوو هیچیان نەکرد کارێکیان نەکرد خزمەت بە خەڵک بگێنن ئەمڕۆ ئەگەر بەراوردێکی سادە بکەین لە نێوان هەرێمی کوردستان و پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراق دەبینین جیاوازیەکی ئێجگار زۆر هەیە ئەمڕۆ لە هەولێر لە دوهۆک لە سلەیمانی دەبینین بنیادنانێکی گەورە هەیە ئاوەدانیەکی گەورە هەیە کارێکی جددی و ڕشت هەیە بۆ ئەوەی من بەمجامەلە قسە نەکەم ئەمڕۆ سەیری هەولێر دەکەم
و سلێمانی دەبینم دهۆک دەبینم هەز بە شانازی دەکەم چکەم شارانە عێراقین و بە دەست و پلی خەڵکی عێراق بنیادنرا و دروستکرا بەڵام کاتێک دەڕۆمە سەماوە دیوانیە دەڕۆمە بابل کە ئەو شاری منە هیچ کارێکم نبینیوە جگەل لە ڕاستی دەچەند پرۆژەیەک الجبوري بۆیانە حشان نگرتیە بە دەمەکەدا توزانی بەردەوام بۆ جارێمە کوردستانی تێتە بەرین بەردەوام موچە خەلکی کوردستانی تێتە بەرین دەبێ گەلەی جاران ji سەدی سفر jî موچە و بۆ جارێمە کوردستانی نهێتە سەرفکردن گەلو پارەی دیکی بەداوەکو سەرێک وەزیرین کوردستانی گوتی ئەو پارەی نەدایەمە بۆ ئەسلم خزمەتگوزاریان وان باژێران سەرف نەکە ئەف قاڤلکاریە کو لە ناوەڕاست و باشووری عێراق هەیە کەواتە هەفت سەرێک وەزیرین عێراقی لە 2004 حتا ناهاتنە گوهارتن vê carê Sudanî jî carekê din Timoheye bîte serek wezîran dît nate şansê Mihemed Şia Sudanî vê careyê pêz e yan kesatiyekê dî heye يعني شوف اليوم سيركن أمره كاتك خليني أتحدث لك بالإنصاف بدات بروران أنا دائما منيش هميشه راستي دلي زقل راستي أنا لست من أفرق بين جیاوازینا کەم لە نێوان هیچ لە پارێزگاکان و هاوپەیمانیەکان و پارتەکان ئەوەی بۆ من گرنگە گەلی عێراق لە زاخۆ تاف ئەمە بۆ من گرنگە من باس لە بەرژەوەندیەکانیم گەلە ئەمڕۆ تحدثت جنابك وقل لەگەڵ بەڕێستان قسەم کرد گوتم وێرای بڕینی موچە و نەبوونی موچە بەڵام هەرێمی کوردستان سەری هەڵداوە ئەوەدام بووەتەوە بەداخەوە میکانیزمە دەستوریەکان جێبەجێ نەکراون و توافق پشتگوێ خراوە چونکە ئەمڕۆ لە ڕاستیدا هەموو کەسێک تا ڕادەیەک با بڵێن ئەگەر یاسای نەوت و گاز پەسەند کرابە هەر لایەنێک دەستکەوتی خۆی بەدەست دێنا وەردەگرت بەڵام ئەمڕۆ محەممەد شیع سوودانی توانی کارنامەیەک لە 21 بڕگە پێکاتوە جێبەجێ بکات و وێڕای ئەو فشارەی کە ئەمڕۆ لەسەری سەپێنراوە لەلایەن هاوپەیمانە سیاسەکانی کار کاتێک بیر لە چارەنووسی عێراق دەکەینەوە سەرەتا دەبێت بیر لەم گەلە بکەینەوە ئەم گەلا کە قوربانیەکی زۆری داوە و بەرگەی گرت لەوەی کە بەسەری هات بۆیە دەبێت ئەوەی کاندید دەکرێت و چاوی لە پۆستێک دەبێت سەرەتا دەبێت بیر لە چارەنووسی گەل بکاتەوە نەک چارەنووسی ئایا لە مێژووی دامەزرانی دەوڵەتی عێراق لە 1922 چەند وەزیر چەند سەرۆک ڕۆشتن بەڵام گەلی عێراق بە یەکگرتووی مایەوە بە کورد بە عەرەب بە سونە بە شیعە و ئەم یەکگرتنە مایەوە کە ئێستا هەیە بۆی ئەمڕۆ کە بڕۆیە هەولێر لە هەولێرەوە بۆ باشوور دەبینین هەمیشە خەڵکانێک هەن پێشوازی لێ بکەن خۆیان بۆیە بچیە کوردستان لە هەر دەرگایەک بدەیت دەرگا بڕوو دەکرێتەوە ئەم یەکگرتووی گەلا دەبێت بەرپرسان بیری لێ بکەنەوە نەک بیر لە کورسی زیاد بکەنەوە بۆیە من دەڵێم ئەمڕۆ ئەو سامانەی کە لە عێراقەیە ئەو زانیارێکی سادەش پێ بدەم ساڵ لە ساڵی 2023 تاوەکو ساڵی 2021 عێراق بە بڕی 1311 ملیار دۆلار نەوتی فرۆشتەوە سەیری ئەو ژمارە گەورەیە بکە ئەگەر بۆ بنیاتنان و ئاوادانکردنەوەی عێراق بەکار هێنرا بە ئێستا عێراق دەبوو بە زیرەکی دەستکرد بەڵام بەداخەوە بەشێکی زۆر لەو پارەیە چوو بۆ گیرفانی گەڵەکاران بۆیە دەبینین کەمی لە خزمەت گوزاری هەیە کەم ئاوی هەیە کشت و کاڵی نییە پیشە سازی نییە هەموو ئەوانەش هۆکارەکەی نەبوونی ئیدارەدانێک و بەڕێوەبرنێکی ڕاستەقینەیە نەبوونی دیدگایەکە نەبوونی پلانێکی استراتیژی درێژخایەنە بۆ بنیاتنانی دەوڵەت جێگەی داخە بۆ ئێمە بۆیە ئەمڕۆ کە موچە بردراوە کە بەڕێستان باستان کرد ئەمڕۆ فەرمانبەرێک لە هەرێمی کوردستان جیاواز نییە لە فەرمانبەرێک لە هەردووکیان عێراقین هەردووکیان مافی خۆیانە موچەی خۆیان وەرگن چونکە خێزانیان هەیە خەرجیان هەیە و بە گوێرەی مادەی چل لە دەستوری عێراقیدا گەل سەرچاوی دەسەڵات
ئەگەر ئەم گەلە نەبێت لم يكن موجودا ئەگەر ئەو گەلە لەسەر ئەم كان هناك برنامج نەخشەیە بوونی نەبێت پەرلەمان بوونی نەدەبوو وەزیر بوونی نەدەبوو حکوومەت بوونی نەدەبوو بۆیە گەل سەرچاوی دەسەڵاتە بەڵێ و گەل دەبێت هەموو خێر و بێری وڵاتی هەبێت نەک بەرپرسێک بیبات بۆ گیرفانی بەڵێ خۆی بەڕێز لەسەر جبۆری. سابی گەلی عێراق ولا عباس جبوري شروع بكاري سياسي لبغداد قال لي سباس